خۆشەویستان بەردەوامە بین لە گەڵتانە لەم تەوەرەی بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی ئابوووریەکەین باز لەواکەین با بزانین تاک چۆن بتوانێت هۆشیاری هەبێ لە بوارە ئابوووریەکانە. لەم چەند ڕۆژەی ڕابردووە بینیمان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئەزانین بە تایبەت نرخی زێڕۆزی و جێگیر نییە ئاری هەر ڕۆژە بە شێوازێکە بۆیە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانمان بینی زێڕیان کڕی بوو بۆ نمونە ئیتر ئەمە چاولێکەری بێ ئەمە بۆ هەر بابەتێک بێ زێڕیان کڕی بوو بەڵام لە ناکاو زەرێکی زۆریان کرد بۆیە ئەمڕۆ ئێمە بە چڕ پڕی لەسەر ئەوە گفتوگۆکەین با بزانین تاک چۆن بتوانێت هۆشیاری ئابووری هەبێ بە کوردی و بە کورتێکی دوای قەرەباڵغی نەکەوین کەسێکمان بینی کە زیوی کڕی زێری کڕیتر بڵین بەخوا دیارە ئێمە قازانجەکەین لەوە بە ئێمەش بڕۆین بیکڕین اینجا بۆی کە ئێمە زانیاری لەسەر ئەم بابەتانە وەرگین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵ و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری ئازیز میوانداری بەڕێز هەرێم ڕێبوارمان کردووە کە بەڕێزیان شارەزا و ڕاوێژکارن لە بواری بازاڕە داراییەکانە. کاکەرێم سڵاو لەبێ ئەم کاتۆ واش بێت باسێکی ئەومان بۆ بکات تاک چۆن بتوانێت هۆشیار بێت سەبارەت بە بوارە ئابوووریەکان ئیتر بۆ هەڵکشان و داکشانەی کا لە نرخی دۆلار و زێڕ و زیوا هەیە. سڵاوتان لێبێ بەیانی بەڕێستان و بینەرانیش باش سپاس بۆم دەرفەتە. طبعا مەسلەی هۆشیاری ئابووری بەمعنە عامەکەی ئێمە ئەگەر باسی بکەین بریتیە لەوەی کە تۆ هەر وەبەرهێنانێک یاخود هەر مامەڵەیەک یاخود هەر جۆرە ئاڵگۆڕێک ئەنجامەیە پێویستە مەبەست و ئامانجێکی لە پشتەوە بێ و جوڵەی ئابووریانەش یاخود حرەکەکردن بە ئاراستی ئەوەی کە تۆ وەبەرهێنانێک ئەنجام دەی پێویستی بە دراسەیەکی باشەیە. ئەگەر تۆ هاوڵاتێکی ئاسایی شارەزایت نییە لە بابەتێکە یەکەم پێویستە خۆتی لێ بە دوور بگری دووەم پێویستە زانیاری کۆکەیتەوە سێهەم ینی ڕاوێژ بە کەسێکی شارەزای ناو بازاڕەکە بکەیت و دواتر قەراری لێبێت کە وەبەرهێنان ئەنجام بێت. لای ئێمە بەڕاستی هۆشیارەیەکی ئابووری باشمان نییە توانم بڵێم بەداخەوە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی و لە عێراقیش بەعام ینی لەبەرەوە ئێمە دەوڵەتێکین تا ڕادەیەک وڵاتێکین کە ئەزمونێکی نیوەمان هەیە لەگەڵ ئابووریە و ئەزمونێکی نیوەمان هەیە لەگەڵ بازاڕە نێودەوڵەتەکان چونکە تاکی کوردی پێویستە لەوە تێبگات کە ئەم بازاڕانە بە تایبەتی بازاڕی زێڕوزی و بازارێکە کە دیسنترالایزە یعنی بە هیچ شێوەیەک مرکزی نییە و لە چوارچێوەی بازاڕی عالەمیە بەڕێواچێ یعنی کاگەرم لە کوردەواری خۆمانە شتێکەیە ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش نیە ماڵە سپیە زۆر جارێمە بە ئاڵتون و زی و ئەم بابەتانە تەماشامان کردووە ئەگەر دوای ئەم پەندە بکەین بۆ ئەمڕۆ گونجاوە یاننا. لە ڕاستیە هەموو بابەتێک لە بازاڕە زێڕ و زی و بیان شتێکی دیکە بێت سایکڵێک ینی دەورەیەکی ئابووری تایبەت بەخۆی هەیە تۆ ئەبێ دراسە و متابعی بکەی بۆی کە باشترین شوێن هەڵبژێری بۆ مەسەلەی قازانجکردن لێی چونکە هەدەفەکە قازانجکردن. ڕاستە ئێمە لە کوردەواری لە کۆنەوە هەروتیانە ماڵێکی سپیە بۆ ڕۆژی ڕۆژ هەڵیگرن و زێڕیش هەروە بوو ینی یەکێکە لەو کانزانەی کە بە درێژایی مێژوو بەردەوام نرخەکەی بەرز بۆتەوە بەڵام دابەزینیشمان بینیوە لە نرخەکەی پاشان زیاتر چەند ساڵێکی ویستووەکە. بەس بۆ نمونەیەک نمونەی بەسیط لێرە لە ساڵی 2010 کە خەیرانی دارایی جیهانی دروست بوو ئۆنسەی زێڕ لە 700 دلارەوە تاوەکو 1922 دلار بەرز بووە نزیکی 167 ئەکاتەوە شێکی زۆر پێوانەیی بوو بۆ ئەو کاتە. بەڵام دواترە بینین زێر دابەزینی تۆمار کردەوە بۆ 1100 دلار و پاشان چەند ساڵێک ماوەتەوە اینجاکە لوتکەی 1500 دلاری جاریشکە بینیوەتەوە لەوانێت تقریبان هەڵە نەبم 10 ساڵی پێچ و هەتاوەکەوەی کە سەر و 1922 دلاری بینیوەتەوە ینی بەمانایەک پێویستە لەوە تێبگەی کە هەڵبژاردننی کات و سات و نرخەکەی زۆر گرنگەوە بەرێنە. من دڵنیام لەوەی کە نرخی زێر لە ساڵی 2 ساڵی داهات و 3 ساڵی داهات و 4 ساڵی داهات و تاکو نزیک 2030 بەردەوام لە بەرزبوونەوە ئەبێت. بەڵام گرنگترین شتەوەیە کە تۆ لە شوێنێک بیکڕیت کە بتانی قازانجی لێ بکەیت بتانی بە ئاسانی بچیتە قازانجەوە چونکە لە پێشان مەفهومەکە ئێستا تەواو گۆڕانکاری بەسەر هاتووە لەوە بەرهێنان لە زێڕە
لە ڕابردووە ئەگەرێکێک پارەیەکی کاشی هەبووە یاخود پێویستی پێی نەبووە ئەچوو بە زێڕی ئەیە و هەڵیەگرت و زۆر چاوی لەوە نەبوو کە ڕۆژانە لە دیار شاشە و بۆرسەکان دانیشە بزانە چیلە بەس ئێستا خەڵکێکەیە ڕێزێک بە ژیان و بە ماڵ و بە سامانیەوە ئەکات و بە بەردەوامی زیاد لە توانە و قودرەتی خۆی وەکو مامەڵە بەکارێنێ ئەمە لە ڕاستیە باش نییە چونکە ئەگەر ئەوانەشی کە ماوەڵیانە کرد لە بازاڕ ئێمە بینیمان کە خەڵکێکی زۆر لە ماوەکان لە چەند ڕۆژی ڕابردووە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون ئەگەر مامەڵەکردنەکان لەسەر ئەساسێکی زانستیانە بواە مامەڵەکردنەکان لەسەر ئەساسی هەڵسەنگاندنی مەترسی و قازانجەکە وایە و بە گوێرەی و کوردەواری خۆمانەڵێ بەڕەکەی خۆیان پێیان ڕاکێشایە ئەوە پێم وانییە کە تووشی زەرەر و زیانێکی جاران هەر پارەی کاش و دەخلی کۆکراوی ماڵەوە ئەدرا بە زێر بەڵام ئێستا ئەبینیمان لەم کۆتاییانە بەڕاستی خەڵک دوای خەرەباڵەخی بازارکە و بەبێ گوێدانە ئەوەی کە نرخی زێر ئەسڵەن لە 1800 دلار بەرز بۆتەوە لە خلالی ساڵێک و ساڵێک و مانگەکە نرخەکەی 5600 دلاری بینیوە لە بۆرسەکانە پێویستە حەزەری لێ بکرێ و ئەم دابەزینانە شتێکی تەندروستە و شتێکی زۆر تەبیعیە لە بازاڕەکە ڕوو بدا دواتر ئێمە پێشبینی بەرزبوونەوە ئەکەین و ئەمە تەنها شەپۆلێکە کە خۆڕاستکردنەوەیە و پەیوەندی بە کۆمەڵک معادلاتی ناو بازاڕی شەوەیە بە تایبەتی چونکە ئەم شەپۆلە لە زێرکڕین من حەزەکەم ئەوەش بڵێم کە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقەوە نەبوو لە ڕاستی لە دنیاە لە ناو بازاڕەکانە بە لێشا و خەڵک لە هەموو دنیا زێڕیانە کڕی ئەمە ژوای کرد کە لە ناو سیستەمەکەیە شتێکمان هەیە پێڵێن ڕافعی مالی بەرزکەرەوەی دارایی زۆر سترێت پێ بۆستەرەوە اینجا ئەمانەی کە بە پارەیەکی کەم معاملەیەکی گەورە ئەنجامیان ئەم سیستەمە پاکسازی و چاکسازی تیاگرێم خۆڕاستکردنەوە خێرانە بەشێکی زۆری پەیوەندی بە ئەو بابەتانەوە هەیە شتەکەش تا ڕادەیەکی زۆر مەسەلەی زێڕوزی و جیهانی بوو ینی ئێمەش لێرە خەڵکێکی زۆر دوای ئەو قەرەباڵەخیەکەوت و تووشی ئەو زەرەر و زیانە بوون باشە کاکەرێم باسێکی ئەومان بۆ بکە با بزانین پەیوەندی نێوان دۆلار لەگەڵ زێڕا پەیوەندیەکەیان چۆنە بۆ نمونە لە کاتێکا بینی دۆلار زۆر بەهێز بووە ئەو وەختە نرخی زێر چی لێ بەسەرێت بۆچی زۆر کات نرخی زێر و دۆلار بەیەکەوە باسەکرێ ئەم پەیوەندیە چییە؟ لە ڕاستیە خۆی ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر بنەما زانستیەکەی بە گوێرەی دراسە دەبینین کە پەیوەندێکی پێچەوانانێ هەر کاتێک دۆلار لە بۆرسەکانە ئیندێکسی دلاری ئەمریکی لە بۆرسەکانە لاواز بە نرخی زێر بەرزە بێتەوە و هەر کاتێکیش ئیندێکسی دۆلار ڕووی لە بەرزبوونەوە کرد نرخی زێردا بەزێ ئێمە بینیمانە لە 2 ساڵی ڕابردووە بە بەردەوامی بانکی ناوەندی ئەمریکا سوودی بانکی هێناوەتە خوارەوە سوودی بانکی هێنێتە خوارەوە نرخی زێر ئیندێکسی دۆلار لاوازە بێت نرخی زێر بەرزە بێتەوە بابەتەکە پێویستە بەچی ئەم بابەتە بۆ نمونە کە حرەکەیان پێچەوانەیە کاتێک کە پەیوەندی بە سیاسەتی بانکی ناوەندی ئەمریکاوە هەیە ڕاستە خۆم بابەتە چونکە کاتێک بانکی ناوەندی ئەمریکا سوودی بانکی دابەزێنێت معنای وایە کە دۆلار زیاتر چاپەکە دۆلار زیاتر خاتە بازارەوە دۆلار خستە بازارش بە مانایەکی ترە بێتە هۆی ئەوەی کە نرخەکەی دابەزێ بێتە هۆی ئەوەی کە لە مستەقبەلا هەڵاوسان زیاد بکە بێتە هۆی کە کێشەی اقتصادی لێ دروست بێ فەوەبەرهێنەر و بازرگانیش لەم ڕوانگەیەوە بیر لە بابەتەکەکەنەوە کە ئەگەر بانکی ناوەندی ئەمریکا بە ڕۆژێکی زۆر دۆلار چاپکە بخاتە بازار و دواتر هەڵاوسانی نرخی لێ دروست بێ بە دڵنیایەوە کات کە دراوەکە قوی کڕینەکەی یاخود هێزی کڕین قوی شیرایەکەی دابەزێ بێت مقابل و بەرهێنەر شتێکیوە کە تەعویزی دابەزینی ئەم هێزی کڕینی دراوە بکە کە پەنابردنەبەر زێڕە بۆیە هەر کاتێکە ئابینی کە بانکە ناوەندیەکان لە ڕاستیە دەست بە دابەزاندنی سوودی بانکیەکان نرخی زێر بەرز بێتەوە فەتەبیعەت و پەیوەندی دۆلاری ئەمریکی لەگەڵ زێڕا بەم شێوەیە کە هەر کاتێک زێر دۆلار دابەزێ زێر بەرز بێتەوە دۆلاریش بەرز بێتەوە زێردا ئابەزێ لەبەرەوەی و کاتەوە بەرهێنەر دڵنیا بێتەوە لەوەی کە دۆلار لە بەردەم هەڕەشەی بەرزبوونەوەی هەڵاوسان و لە دەستدانی نرخەکەی نابێتەوە ئەو کاتە پێویستی بە زێر نابێت و پەناگەی چیارە کاگەرێم هەر لە وێنەکانە ئەیبینین ئەم ماوەیە خەڵکێک زیاتر ڕووی کردە زیو ینی نرخی زیو پێما بێت نازانم ئەم خشتڵی کە هەیە لە بازار کیلۆیەکە چەندێکە
ئەیانوت نرخەکەی بەڕێژێکی بەرچاو لە پڕێکا زیاد کرد کەسانێک کە زیوی هەبوو خێری کرد کەسانێک خێرا پڕیان نایە کڕین و پێما بێ لەم دوو ڕۆژەیە دابەزینێکی بۆ خۆیەوە بینی جارێکتر زەرەریان کرد ینی ئەوترا لە بازاڕە کەسانێکە بۆ $5 $6 ڕێکی زۆر زیاتری لە ماوەی ئەم هەڵاوسان و داڵسانە زەرەر کردووە هەر بەڕاستی یعنی تۆک و ڕاوێژکارێکی بازاڕە دارایەکان پێمان بڵێ خەڵک ئێستا ئەگەر پارێکی هەیە خۆ هەموو کەس مافی خۆیەتی وەبەرهێنان بکات لەو پارەی کە هەیەی سەرمایی کە هەیەی بیا بە چی بیا بە ئاڵتون بیا بە زی و بە دۆلار هەڵیگرێت چی بکا باشە کام ڕێگایان بگرێتە بەر خۆی لە ڕاستیە پەیوەست بە وەبەرهێنان یاخود هەڵگرتنی پارێک کاشیا خودبی بە خشڵ ئێمە و ڕاوێژکارێکی بازاڕەدارایەکان بە بەردەوامی پێشنیاری ئەوواکەین کە پارە بە کاش هەڵنەگیرێت چونکە هەڵگرتنی پارە بە شێوەی کاش و دنیا ڕۆژانە ینی ئێمە ساڵانە ئەبینین کە ڕاستی هەڵاوسان بەرزە بێتەوە دراوەکان توانای کڕین خۆی شیرائیان لە دەستیان ئەمە واکات کە هەڵگرتنی کاشەکە تا ڕادەیەکی زۆر بۆ ئەوەی کە هەیەی کێشەی بە دروستەکە لە بەرەوەی قیمەتەکەی کەمە بە پێچەوانەوە ئێمە کانزای بە نرخمانەوەکو زێڕوزی کە بەردەوام سعرەکانیان بەرامبەر بە دراوەکان نتوانین بڵێن لە بەرزبوونەوە فمن پێشنیاری ئەواکەم لە ڕاستیە ئەگەر پارەیەکی هەیە و پێویستت پێی نییە لە ڕاستیە بە زێر هەڵیگری زیاتر باشتر ئەم بابەتە چونکە زێر پەناگەی ئارامە زێر لەگەڵ زیوە فەرقی هەیە هەندێک فەرق ینی جیاوازی زێر و زی و باسەکەین بۆ ئەوەی کە خەڵکی شتێ بگات بۆ مەسەلەی وەبەرهێنان بۆچی زێر سەلامەتترە چکە بینین لە دووسێ ڕۆژی ڕابردووان دزی 140 بەهاکەی لە دەستداوە بەڵام زێر بەو شێوەیە نیە پێم وایە نزیک 114 دابەزینی تۆمار کردووە 120 عەفوەن دابەزینی تۆمار کردووە 120 یعنی زی و دوو ئەوەنەی زێر دابەزیوە ینی زێر عادەتەن وەکو پەناگەیەکی ئارام ئەبینرێت لە سەرجەم وڵاتانی دنیا و گەورەترین کڕیاری زێر لە 2 ساڵی ڕابردووە بانکە ناوەندەکان بوو پرسیارەکە لێرەوە دروستە بێ مادام بانکە ناوەندیەکان زێر بە شتێکی باشەزانن و زێڕیان زیاتر کڕیوە لەم 2 ساڵە زێر زیاتر خەرجەکەن بۆچی بۆ منیش دروست نییە ئەم مامەڵەکردنە لەبەرەوە من بە مامەڵەیەکی دروستی زانم لەو ڕوانگەیەوە کە ئەگەر بانکێکی ناوەندی پێویستی بۆ بێ کە زێر بکرێ و خەزنیکە ژەگەر پارەیەکی کاشتەیە هەمان سیاسەتی بانکی ناوەندی بەکاربێنە کە کڕینی زێڕە بەس من بانکە ناوەندیەکانم نەبینیوە لە ڕاستیە کە زی بۆ پەوکو پەناگەیەکی ئارام هەڵبگرن چونکە زی لە ئەساسە خۆی کانزایکی پیشەسازیە لە پیشەسازیە بەکارهێنێت و بە هیچ شێوەیەک پەناگەی ئارام نییە هەر لەبەر ئەم سەبەبەشە کە لە کاتی دابەزینە زیاتر بەهاکی و تاریخ و مێژووی زیویش پێمانەڵێ کە زیو لە دابەزینە کێشەی گەورەی هەیە چونکە پێش ئەم بەرزبوونەوەی کە ئێستا لە بازاڕەکانە ئەیبینین ئێمە دوو جاریکە نرخی مێژووی سیومان هەبووە لە ساڵەکانی بدایەتی هەشتایەکانە ئۆنسەیەکی گەیشتۆتە $48 دواتر دابەزیوە بۆ $5 لە 2011 ئۆنسەیەکی زی و گەیشتۆتە $50 دواتر نرخەکەی دابەزیوە بۆ $11 و لە حاڵەت یعنی ئەمە ئەم تاریخە خراپەی دابەزینەکەی پێمانەڵێ ئێمە لە ڕووی وەبەرهێنانەوە ینی ئەسێتێک نییە یاخود کانزایەک نییە کە پەناگەی ئارام بێ و کرێ بە ئاسانی نرخەکەی دابەزێت دوای ئەوە ینی بەسەلەی بەرزبوونەوەی نرخی زی و خەڵک پێویستە لەوە تێبگا کە زی و مادەم کانزایەکی پیشەسازی و لە پیشەسازی بەکارهێنرێ بەرزبوونەوەی نرخەکەی ئەبێتە هۆی ئەوە گرانبوونی بەرهەمی پیشەسازی بە تایبەتی ئەوانەیە کە پشت بە زیوە بەستن ئەمەش گرانبوونی ئەبێتە هۆی ئەوەی کە بەرهەمەکە بە نرخێکی گرانتر بچێتە بازاڕەوە بە نرخێکی گرانتر بگاتە دەساڵاتی و بنەتیجە هەڵاوسانی لێ دروست دەبێت بەرزبوونەوەی زۆری نرخی زی و لە بەرژەوەندی بانکە ناوەندیەکان نیە لە بەرژەوەندی بازرگانەکان نیە لە بەرژەوەندی سیاسەتی نێودەوڵەتی نییە یەکێک لەوانە کە قسەی لەسەر زی و کردووە ئێڵن مەسکە بۆ نمونە ئەڵێ بەسە یاریکردن بە نرخی زی و لە بازاڕەکانە بۆ پێ ئەو کە ئەو پرۆژانێک کە هەیەی لە چوارچێوی کۆمپانیای ئێکس و تێسلا زیوێکی زۆر بەکارێنێ ئەمە ئەکرێ ئەمە بەو شێوەش فکر بکەینەوە کە ئۆڤەرهێنان لە زیوە تا ڕادەیەکی زۆر وەکو ئەوەی لە زێر هەیە سەلامەت نییە لەبەرەوە پێشنیارەکەین خەڵک پارەکانی زیاتر بە زێر هەڵبگرێەوە ئەوەی کە بیا بە زیویان بیان من ناڵم دەرفەت هەیە لە زی و بەڵام دەگەڵ دەرفەتەکە مەترسی گەورەش باشە اینجا کاکەرێم باز لە
کرینی زێڕەکەی بەڕێزت اینجا دوو ڕێگای سەرەکی هەیە بۆ کرینی زێر و تەنانەت زی و هەموو کانزا بە نرخەکانێکی کان ڕێگا فیزیکیەکەی کەیتر زێڕەکەکرێت و بۆ پاشەکەوتێکی درێژخیان هەڵی ئەگری ڕێگەکەی تریشیان لە ڕێگای بازاڕە جیهانەکانی فۆڕکس و ئەم بابەتانەیە کە لە ڕێگای ئۆنسەوە ئەمان مامەڵە لەگەڵ بابەتەکانەکەن کامیان مەترسی زۆرترە بۆ نمونە تۆ لە ڕێگای ئەم بازاڕە جیهانیانەوە ئەگەر بێت و بیکڕی مەترسی بۆ نونە زەرەرکردن لەمایە زۆرتەیە خود لە ڕێگا فیزیکیەکەی کە باسم لێوە کرێکڕێت و بۆ چەند ساڵێک هەڵێگری خۆی لە ڕاستیە هەردووکیان ئیجابیاتیان هەیە ینی خاڵی ئەرێنی و خاڵی نەرێنیان هەیە بۆ نمونەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە باسیکن ئەو زێڕەی کە تۆ بە فیزیکی ئەیکڕی لە بازار و هەڵی ئەگری لە ڕووی دەرونیەوە تۆ وات لێکا کە ئاسوودەتربی و خەمی هیچ شتێکت نەبێ و تەحملیشت زیاترە بێ لە مەسلەی هەڵگرتنەکەی بۆ ماوەیەکی دوورمەودا بەڵام کاتێک لە بۆرسەکانە لەوانەیە بە شکلێکی ڕاستەوخۆ ئەیکڕێت لەبەرەوەی کە لە ڕێگەی ئامێرێکی زیرەکەەوە ئەتوانێت تەحکومی پێ بکەیت و دایمە لە بەرچاوتەوە دایمە قازانجەکەی ئەبینی بەرزە بێتەوە نزمە بێتەوە کەمەکە و زیاکە احتیمالی ئەوەی هەیە کە تۆ وەک پێویست نەتوانین لە ڕووی سایکۆلۆژیەوە کۆنتترۆلی خۆت بکەی بۆ مەسلەی چاوەڕوانیکردنی قازانجەکەی و هەڵگرتنی بۆ دوورمەودا بەڵام خاڵێکی نەرێنی کڕینی فیزیکی ئەوەیە دائیمەن کە بە هەر جۆرێک لە مامەڵی زێر یاخود قاڵبێک زێڕەکڕ یاخود سەبیکەیە کە کڕی لە بازارەکە ئەمە کرێی گواستنەوە و تێچوو گومرگ و هێنان و حەق دەست و قازانجی دوکان و ئی خاوەنکار و ئەمانەیە چێتە سەر کەوا کات بۆ نمونە زۆر زیاتر لە نرخی بازاڕە نێودوڵەتەکان ڕاوەستی ئەوە کە پێوتری حەق دەست لە بازار بەڵام کاتێکە لە بۆرسات و ئەم مامەڵەی ئەنجامەیە بە هیچ شێوەیەک بە سعری حقیقی بۆرسە ئەیکڕی و بە فەرقێکی سعری زۆر کەم دەستەکەوێت و هیچ حەق دەستێک و هیچ مەساریفێکی زیادەی نییە ئەمەش خاڵێکی ئیجابیە و لە هەموو دنیاشە ئێمە لە ڕاستیە بەداخەوە شکۆ لە چوارچەوەی دەوڵەتێکی ناوی عێراق ئێمە لە ڕووی سیستەمی بانکی و لە ڕووی دارایی و پێشکەوتونی ناگەنە لە هیچ وڵاتێکی دنیا بەم شێوەیە زێر فیزیکی لە هەموو شوێنەکەیە بۆ کردن بەڵام مامەڵەکان بە شێوەیەکی گشتی لە چوارچەوەی بازارە ئۆنلاین و بازارە نێودوڵەتەکانە ئەکرێت چونکە هەموو کەس خاوەن بزنسکارت و ماستەرکارتی خۆیەت و حسابی هەیە وەرەکو حسابێکی بانقی وایە حکومەت ڕێکی خستووە و لە حاڵەتی ئیفلاسبوونی هەر کۆمپانیایەکە خەڵکەکە تەعویز دەکرێتەوە دڵنیاییەکی تەواو دراوەتە خەڵکی کە بە ئاسانی دەستیان بە بۆرسە نێودوڵەتەکانەگا و مامەڵەکانی تێ ئەنجامێن کە ئەکرێ ئەگەر لێرەش بەم شێوەیە کاراسانی بکرایە ئەو قەرەباڵەکەی بازار ئەو کاتە ئەو سوء ئیستیفادەی کە لە خەڵکرا ئەو نرخی کە لەسەر خەڵک بەرزکرایەوە لە بازارەکانە ئەگەر بۆرسەیەکی ڕێکوپێک و معقولمان هەبووە دوکاندار و ئەوانەی ناو بازار بە هیچ شێوەک ناتوانین نرخەکە لەسەر خەڵک زیاد من پێم وایە لە هەردوو بارەکە توانین بگەڕێن بۆ ئیجابیات و سلبیات بەڵام کارکردن لە بۆرسە نێودوڵەتەکانە من پێم وایە سەردەمیانەترە و ئیجابیاتێکی زیاتری هەیە بۆ ئەوانەی کە مامەڵاکە زۆر بەڕێز هەرێم ڕێبوار ڕاوێژکار و شارەزا لە بازاڕە دارایەکان زۆر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت کاکەرێ ماندوو نەبی.